بازار وەستاوە بەستا بازار ئێستا هیچ کەسێک برم وەکو زاران نییە کەسێک دەبیێکە زۆر پارای زیاد دێتن لە خۆ حەردەشی دەکرێت لە حکمی هەرزانی. سلااو لێبێ و دەمەوێت پێم بڵێ لەگەڵ دروستبوونی ئەو دۆخی لە ناوچەکە داهاتێتە ئاراوە تا چەند نرخی زەوی شکاوە یاخود بازار وەستاوە. بەخێوێ سەرچاوم بەخای تەلەڤیزۆنەکەتان دەکەم وەکو بازار شکان بازار لە لای بەیحشاریان نەشکاوە. بەڵام وەختی ئەوەی کەسێک دێتن حەردەشی دەفرۆشی دەبی دە 15 وەرەقەی کەمتر بفرۆشی ئەمە ئەو هانەبی لی ناکرین بەڵام ئێستا بێ کەسێک بێخانیت حەردێکمان لێ بکڕی ئەمە لە ساحلی خۆ کەمتر نادێ حەردش ئەتوبرێ کابرا فەلاح لەسەر وەخت خۆی بە 6 وەرەقەی لەسەر بووە یان بە 40 وەرەقەی لەسەر بووە یان بە 50 وەرەقەی لەسەر بووە ئەو هانیە ئەو حەدەی دەدەستی کردیا ئێستا ئەمە وەکو شخصی خۆم بە 163 وەرەقە دۆلارم لەسەرە دوونێ ئێوارێ سەعات 5 155 ئەندامی نەمدا بە زەرەر نادەم بەڵام کابراەک دە ئیشی زۆر بە پارێک کابژین لە کوڕی خۆمارە کردیا یان مەوزوعی هەندێک پارێک قەردار ئەلمیم حەردەشینی وەکو بەیەخشاری ئەمە لی دەکرین بە تەبازە 20 وەرەقە کەمتری لێ دەکرین مەوزوعەکە دۆخەکەش ئەو دۆخێ لەما وەکو کوردستان الحەمدولیلا هیچ دەگۆڕێنیە بەڵام وەکو دەنگ و باس و ئێخبارات بەخود بێ ئاگاداری هەموو کەسێک ئاگا ئەو شەڕە ئەو دوو دەوڵەتان لێک دەدەن حالەمەکە درە ڕاوچێکە ناوەزەکە. باشە لەگەڵ ئەو شەڕە با بڵێن بازار ڕوەستاوە بکولانی ئەوانەی کردنی فرۆشتن دەکەن بازار وەستاوە بەستا بازار ئێستا هیچ کەسێک برم وەکو زاران نییە کەسێک دەبیێکە زۆر پارای زیاد دێتن لە خۆ حەردەشی دەکرێت لە حکمی هەرزانی یعنی بێکاکە 20 وەرەقە دۆلار هەرزانتە دەکری گەنا وەکو بازار بێمە لە بازاری پێش ئەو جمعەی پێشەم و چاشەم و ئەوە ئەو بازارە نەمە بازارەکە زۆر جەم و جوولێکی زۆر باشی هەبوو يعني كريار هم كريار زور تربو لفروشياري بس باشي أو وضعي يعني برك كريار كم تربوا يعني عادي جران لسرة برين هيا فروشيار عادي جراني لسرة ناتواني بأرزاني بفروشي أو روش سعره كان تقريبا لسطا برين 20 سي دابزية أو ذا كابرا عادي جراني لسرة ناتواني يعني بأرزاني بفروشي يعني وضع كده بقى وضع أو شر وجبزانا أو شر هذا كين دريجة دبي شلا خوار رحم بقى كتاي بيتن وضع بازارش خوش ببي عالم لخو بإيش كوي توا راستي بازار عقاراتش زور جرينجا اگه كامرا لخو إيش كتن يعني عالمك زور بخو مستفيد دبي أو إيش شيء. باشا چن أواني بابلين استا زوي دفروش ياخد زوي دكر بخوي أواني درينا مثلا دين دكرني دروانا مثلا زورينا يدرينا دورو برن دين دكرنو أواني دفروشنيش زورينا باع شارينا أوانا مكتب عقارات وأوانا